بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. أما بعد، مسلمانان خۆشەویست، هەڵمان کرد شەوی قەدری 23 إن شاء الله تعالى ئەم ساڵمان جیاوازیەکی تر هەبێ لە مزگەوتەکان بابەتە شەرعەکان و بابەتە تەندروستیەکان بەیەکەوە تێکەڵ بکەین بۆ إن شاء الله تعالى سوودمەند بین هەمومان. ئەم شەوش لە خزمەتی مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا قادر إن شاء الله سیمینارێ شتێکمان بۆ پێشکەشەکە لە عینوانی ئەوەی دەربارەی تریاک و مادەی هۆشبەر. دەستی مامۆستا ئەنوەریش خۆش بێ، خوای گەورە جەزای باتەوە. پێشنیاریکی ئەو بوو إن شاء الله تعالى هەوڵەدەین هەر ڕۆژێکی إن شاء الله لە مزگەوتێک بێ. ئەم شەو لە ئێمەوە دەستمان پێ کرد إن شاء الله تعالى. ئێستاش با مامۆستای عەزیز السلام عليكم ورحمة الله وبركاته. بس يا مولاك خوش بيت زو سپاس بۆ وەرگرتنی پێشنیاری ئێمە و خوێنراوێژیگە پارێزکردنی ڕاستی و باشمان زانی لەو زنجیرەی کە لە ئەنجامی کۆبوونەوە لەگەڵ قایمقامیەت و لایەنی پەیوەندیدار و ئەوقاف جەخت لەسەر بابەتی گرنگ کە بابەتێک وەک هەمیشە وەک ڤایرۆسێک بەداخەوە تشەنەی کردو ناو کۆمەڵگەی ئێمە، بۆیە کاری هەموومانە دەست لە ناودەست بتوانین عیلاجی لێ بکەین و چونکە جەنگێکە و ڕوومان بۆتەوە. ئەویش جەنگ لەگەڵ تریاک و مادەی هۆشبەر کە بەداخەوەیسا بۆتە بابەتی هەمووکەیی و بازرگانی بەدەنجەکانمان بکرێت. زۆر زۆر گرینگە بەپێی تێکەڵکردنی ئاین و وەک لە قورآنی پیرۆزە فەرمێ بسم الله الرحمن الرحیم ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. یەکێک لەو شتانی کە مرۆڤ بەرەو هیلاکە دەبا ئەم مادەی هۆشبەرە کە بەداخەوە زۆر زۆر تشەنەی کردو لەناو کۆمەڵگەی ئێمەیە. بێدەوانی وەک ڕێکخراوێژیگە پارێزکردنی لە شەوانی پیرۆزی قەدر لە کاتی کەم لە ئێوەیە بینین ئێمە بتوانین دەستە ناودەست ئەم بیرفتە ئەم ڤایرۆسە کوشندەیە ڕزگارمان بێت. ئێمە بۆ ئەو مەبەستە کۆمەڵێک سلایدمان حازر کرد، بەڵام نامانەوێت لەو کاتە پیرۆزی ئێوە زۆر بگرین، بەڵام ئەوەی تێدا ئێمە مەبەستمانە ئەوانەی کە بەپێی ئەو ئامارەی کە لەبەردەست هەیە بەشێکی زۆری هەر زۆری ئەوانەی کە پیرۆدەی مادەی هۆشبەر بوونە سەرەتا لە شتێکی بچوو پاتبوون لە جگەرە لەڤەی بۆ دەستیان پێکردووە. ئێمە هەمومان دەزانین سە بەداخەوە لە بازرگانی لە جیهانەوە هەڵیاتووە ئەم شتانی کە لای ئێمە کە هەمیشە وەک بەلاشە، نرخەکەی نرخێکی ئاساییە، دڵنیابن لە وڵاتەکانە وەک ئێمە نیە واتە نرخێکگرانتری هەیە بەبەستمان جگەرە ئەو شتانەیە. بۆیە ئەبێت لەنەوە دەست لە ناودەست بتوانین ئەو ڤایرۆسە کوشندەیە ڕزگارمان بێت. ئەو ڤایرۆسە کوشندەی کە تریاک و مادەی هۆشبەرە کە سەرەتا بەپێی منیڕۆ لەگەڵ برادەرانی ئاسایشی کردی کە هەمیشە لە سەرخەدت بۆ بابەتە بەداخەوە ئەوان لە وهای هاتووە لە ڤەیپۆ وهای هاتووە بڵێن خەڵک تووشی ئالوودەبوونەکەن. ئەو ئالوودەبوونە بێت هۆکارەوەی کە خانەکانی مێشک کە سەرەتا بێگومان لە ڤەیپ و نێرگەلەوە دەست پێکات کە نێرگەلەیەک نزیکەی 60 هێندەی جگەرەیەکە ئەبێت هۆکاری ئەوەی کە دەمارەکان خانەی ئەو کەسە بەرەبەرە نەتوانێت کاری خۆی بکات کە نەیتوانی کاری خۆی بکات، ئیتر هەستەوەرەکانی بەرەبەرە چی لێت استیعابی بۆ بابەتەکان کەمتر دەبێت و کە استیعابی بۆ بابەتەکان کەمتر بوو ئەبێت هۆکارەوەی کە ئەو کەسە هەڵچێت تووڕە بێ کێشەی خێزانی وەک بەپێی ئەو ئامانەی کە لای ئاسایش هەیە، مەسەڵەن دۆخی گەنجەکانە خۆزنەوە، مەسەڵەن گەنجێک لە بابەتی خەمناکی هەیە، هەر شتێک و هەر گرفتێکی هەیە سەرەتا وەکو چۆنەڵی وەکو داوێکی خەنە ناو داوێک بۆ بازرگانان تەبیب هەمووی بە بازرگانیکردنەوە و بازرگانیکردنە سەرەتا یەک جا دوو جا سێ جا بە بەلاش ئەیداتێت تاکو تووشیەکە کە تووشی کرد یا مەسەلەن ئەو شتانە. بەداخەوە ئەم گرفتە ئیسا لای ئێمە لە کوردستان نەک تەنها کوڕان بەڵکو لە کچانیشە هەیەەوە تا ئەم گرفتە سەرەکی کە ئێمە لە کۆمەڵگای ئێمە هەیە بۆتە دیاردەیە خێزەون کە بێت هەمومان دەست لە ناودەست بتوانین
بتوانین پێکەوە چارەسەری بکەین هەروەکوتمان ئەو هەستەوەرانە بەرەبەرەکاری خۆی ناکە تاکو ئالوودە بێت کە ئالوودە بوو تووشی هەڵچوون تووڕەبوون کێشە گرفتی کۆمەڵایەتی کە زۆر جا بێتە هۆکارەوەی کە تەلاق و جیابوونەوە لە یەکتری مەسەن کێشەی خێزانی دەبێتەوە ئەم هەموو سەرتاپی لە شتێکی لە بچووکەوە بەپێی ئێمە ئەو ئامانەی کراوە لە لایەنی پەیوەنددارەکان 145 ئەوانەی کە توش ئەو بابەتانە بوونە چی بەیک و نەرگەلە و جگەرە بێچی ئالوودەبوون بۆ 145 لە هاوڕێی خراپەوە بێت بۆیە ڕاستی ئێمە لەگەڵ ماوەسە سەرکەوت کاک ئەنوەر و کاک ساهر و بڵین برادرانی ئەو قاف ئاسایش دەخمان لەسەرەوە کردووە کە لەم شەوە پیرۆزانەدا ڕۆڵی خێزان لەم بابەتە بێت زۆر زۆرێک لایکەرەوە بێت لە بابەتی چاودێریکردن هەروەکوتمان ئەوان وەک تۆڕێکی جاڵجاڵەکەن لە هەموو شێگەداوی خۆیان دانن بە بەستە سەرکیەکان بازرگانیکردنە ئەو بازرگانیە بە تەندروستی هەمومانەوە ئەیکەن هەروەک ئەگەر ئێوە ئەو ئامارانەی وەرگین وەکوتمان 145 بەهۆی برادری خراپەوە تووشە بێت کە برادری خراپ تووشی کرا بێت هۆکارەوەی کە بەرەبەرە ئەو کەسە ئالوودە بێت کە ئالوودە بوویتە لە دەست دەرەچێت لە دەست دەرچووە بێتە بەڵای کۆشە لەسەر کۆمەڵگایە هەر جاری کێشەیە گرفتێ مەشاکلێ تووشی بڵێن ئەو خێزاناکە بۆیە ڕۆڵی کەسەکە خۆی کە کارێک بڕیار بدە واز لەو بابەتە بێنێت بۆ نموناگەر کەسێک واز لە بەیپێک بێنێت تقریباً بەپی بابەتە زانستیەکان پێویستی بە یەک مانگە ئەنجام بتوانێت وەکو جاران تام بکات تەنها تامکردنشی لەدەسە چوانی مادەی سوپڕیتایە مەسەڵەن وای لێکات تامکردنشی تێکەچێت ئەوە جگەرەوەی خەڵ ئۆشتانی هەمووی تێکچووە بۆیە یەک مانگی پێویستە تا تام بکات تامەکەی بۆ بگەڕێت و ماوەی 6 مانگی ئەوێت کاکو بێتە کەسێکی ئاسایی وەک خۆی ئەی چی نەخواستە مەسەر ئەو کەسە تووشی ئالوودەبوون بێت ئەو کەسەی تووشی ئالوودەبوون بێ بەلایەن بڵین شوێنێکی تەندروستیمان هەبێت کە بتوانێت مەسەن ئەو کەسە پاشەوەی کە خۆی بڕیادە چکە خۆی بڕیادە داواز نهێنێت هیچ سوودێکی نییە چکە مەسەن مەسەن خۆی حەزی لێکا چێژی لێبینێ مادێکی بڵین ناو خوێنە هەیە مەسەن وەکو شوێن پەنجەیە پێژن دۆبامین ئەو دۆبامینە بێتە هۆکار ئەوەی هەموو جارێک ئەو کەسە حەزی لێکەوە بۆیە ئەو بابەتانی مەسەن ڤەیپە نێرگەلەیە ئەو شتانە هەمووی مادەیەکی ئالوودەبوونی تایە بەڵام هەمووی بڵین بە گوێرەی ئەو هەرامەکەی ئەگۆڕێ بەرەبەرە تاوەی لێکە بەرەو ئالوودەبوونی بەواتە ئەو کەسێک کە بەرەبەرە لە مەسەن لە جگەرەوە لە نێرگەلەوە لە ڤەیپە دەست پێکا لەو سەر لە ئالوودەبوونی ئەو مادانە ئێمە ئەو شتانی کە لە کۆمەڵگایەمە هەیە بەداخەوە یعنی ئەشێت هەمووتان نمونەتان لابێ بەداخەوە ئەم ناوچەی ئێمە بەتایبەت دوای 2003 وەسەر واڵا بووە زۆربەی هەرە زۆری ئەو باندانە لە هەموو شوێنێکا کارەکەن بۆی ئەرکی ئەوەی وەک بەخێوکە وەکو دایک و باوک زۆر وریابن مەسەر کارێ ڕەفتار کردار کاردانەوەی مناڵەکانە گۆڕێ یەکسەر ئەبێ بچی بە دواداشوو بکەی بۆ ئەو شتانە بۆیە لایەنی تەندروستی مناڵەکان هەروەها چاودێری مناڵەکان تاکو بتوانین زیاتر و زیاتر بێت بۆی بتوانین پێکەوە دەست لەناودەست کۆمەڵگارە و ڤایرۆسە کوشندەیە ڕزگار بکەین ئەمیش بەهی تەنها بەچیە بێت بە کاری پێکەوەی من لێرەوە داوا لە مامۆستا سەرکەوتەکەم وەکو یەکێتی زانانی ئاینی دەکفرە مەسەڵەن هەر هەفتەی بابەتێک مەسەڵەن بۆ بابەتێک دێت تەرخان کرد بۆی بتوانین دەست لەناودەست لەو گرفتە ڕزگارماندەوە دەستان خۆش زۆر سوپاس دەستان خۆش بێ لە شناسان